هەڕۆژە و ڕەنگینتر و جوانتر و ڕەنگاواتر دەردەکەوێت. بەڵام ئەمڕۆ جیاواز لە ڕۆژانی تر هەر سوچێکی بە کلتوری جوانی کوردی ڕازاوتەوە کەشێکی کوردانی بۆ قوتابیان و مامۆستانی ڕەخساندووە. هۆکارەکە شێگەڕێتەوە بۆ ئەوەی ئەمڕۆ بە ڕەزامەندی دەستەی ئیداری و قوتابخانەکەمان و بە سەرپەرشتی مامۆستا ئازیزەکانمان مامۆستانی وانەی کوردی هەستان بە سازکردنی فستیڤالێکی بریتە لە فستیڤاڵی فۆلکلۆری کوردی بە مەبەستی دووبارە ناسانەوە و ئاشناکردنەوەی قوتابیەکانیان بە کلتوری جوانی کوردی و چاندنەوەی ئەو تۆ کوردانەیە لە دڵ و ناخ قوتابیەکانیاندا. بەڕێزان بێکەسی شاعیر لە شەعرێکیدا زۆر بە جوانی دەڵێت. قەومی کورد بۆ عالەمی سەرزەمین ئیسپاتی کرد میلەتێکی قارەمانن هەر ئەبێ سەربەت بژین. میلەتێ لاوی لە ڕێگەی سەربەخۆی نیشتیمان بێتە بەرسێدارە بێتر سوودەم بە خەندە و پێکەنین قەومی وا نابرێ هەر ئەبێ سەربەت بژین. ساحێبی ڕۆڵەی نەبەردە خاوەنی عەزمی مەتین ئەو کەسی گیانی لە ڕێگەی نیشتیمان بەخت ئەکا پێمەڵن مرد و شەهیدە وا لە فردەوسی بەری. ئەزیزان بە ناوی خۆم وەک بەڕێوەبەری ئامادەی ڕەنگین بە ناوی ستافی ئامادەی یەکەم و بە ناوی خوێندکارە خۆشەویستەکان و مامۆستا ئەزیزەکان و تەواوی ستافی ئەم خوێندنگایە بەخێرهاتنی تاک بە تاکی ئەو میوانە ئەزیزانە ئەکەین کە ئەمڕۆ تەشریفیان هێناوە. بێگومان خوێندنگا ئەو ناوەندەیە کە پێویستە برەو بە هەموو بوارەکانی ژیان بات. زیندووکردنەوەی ڕەسەنایەتی نەتەوەییمان، بەرزڕاگرتنی بۆنەکانمان، جوان ناساندنی کولتور و دابوونەریتمان یەکێکە لەو بوارانەی کە ئەبێ لە ناوەندەکانی خوێندندا گرنگی پێ بدرێت. ئامادەی ڕەنگینیش هیچ بەشێکی نەهێشتۆتەوە تا گرنگی پێ نەدات و خوێندکارانی پێ نەناسێنێت و خولیاکانی لەم بوارەنەدا گرنگی پێ نەدرێت و ئەو خولیانی کە هەیەە برەی پێ بدرێت و زیاتر بتوانین ئەو شتە جوانانی کە هەیەە ئەو بەهرانی کە هەیەە لێرەیە زیاتر ئێمە گەشەی پێبین. بۆ پێشخستنی زمان هەمیشە لە هەوڵدا وەک چاوم خۆشببوونەوەکردە شیرینە لەگەڵ پارێزگاریکردنی ئەرکی پشتبووردا چونکە زمانی دایک ناسنامەی ئەرکی کوردە. دەبن من بەزار بە تێکڕایی دەکەن هاوار لای من وابوو دوو دەست و دوو لاقی مرۆڤ نابن بە چوار لە لەشێکدا وا دەکار لای من وابوو گەڕک خان و کۆڵان شەقام نابن بە چوار دەبن بە شار تێیدا دەژین دەوڵەمەند و خەڵکی هەژار لای من وابوو کۆلکە و ڕیشە لق و گەڵا نابن بە چوار دەبن بەدار هەندێک کورت و هەندێک درێژ وەکو چنار بە زمانی کوردی شەکوێ ئەوانی داگیرکەی دڵ پڕ لەقین ئەشکەنجەیاندا بۆ ماوەی 10 ساڵ زیندانیان کردن زۆڵمیان لێ کردن
تەنیا و تەنیا لەبەرەوەی بە زمانی کوردی قسەم کرد لە پەرلەمانی تورکیا. زمانی کوردی زمانەکەتان ئەسڵەمبوونی نییە. گەربوونی نییە بووە لە هێزی زمانە کوردستان. پێتان وا بەم زوڵمەتان بەکوێگەن. پێتان وا بەمان بستێنن ئەمان سڵنەوە لە دوای ئەم زوڵمەتان دیدی بێدەنگ دەبین کە کوردی نادوین. هێندە لە هێزی زمانمان ترسان، هێندە لە ئازایەتی و گوێی ژنێکی کورد ترسان کە بە دەنگی خەڵکەکەی چۆیە پەرلەمانی دەوڵەتی داگیر کرد. خێڵتان خاوە، خێڵتان هەر زۆر زۆر خاوە. وەزبەخشە ترسێکی ئێمە لە کێ ترسی لێوە بێدەنگەکە ناخۆ بزان چۆن بێدەنگەکەم. گەر نەترسانایە هێندە هەڵی بەدەنگکردنماندا نەدەدا. ئەوە باش بزانە من هەر بە کوردی دواوم، هەر بە کوردیش هەدوێ. بەڵێ من لەیلا زانا و دەنگی ژنانی گوێری کەلەکەمە. بەسە! ئۆهۆ ئەرە تۆ بێزانەوەیە یادەوەریجە؟ تۆ مردووی وەرە دەرەوە لەو خەیاڵە. هزارها ڕۆڵی بێتاوانی خاکم یا لە سێدارەدانی چەندین خەڵکی بێت